کۆمەڵی دادگەری کوردستان لەسەر زاری وتەبێژەکەیەوە لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی گشتی و ئاست و دەنگەکانی کۆمەڵ ڕوونکردنەوە دەدات. ڕاستەوخۆ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵمایە. کاک محەممەد سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. بەڕێستان وەکو وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان پەیامێکتان هەیە، دەمانەوێت ئەو پەیامە لە بەڕێستەوە ببیستین. فەرمونون. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابەت کاک سالار. سپاس. سڵاو و ڕێزم بۆ بینەران ئەوانەش کە گویان لە دەنگمانە. پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختی عێراق بە پێی یاسایەکی نوێ کە عێراقی لە 18 بازنەوە کرد بە 84 بازنە و هەرێمی کوردستانی لە 3 بازنەوە کرد بە 12 بازنە. ئەم هەڵبژاردنە پێشوەختە هاوکات بوو لەگەڵ تەواوبوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان کە کۆمەڵێ بڕیاری جەزری و گۆڕانکاری جەزری لە کۆمەڵی دادگەریە هاتە دی و پاشان ئەو دڵە ڕاوکەی هەموو عێراقیەکان کە ئایا هەڵبژاردننی عێراق کەی دەکرێت و چەند جار کاتەکەی گۆڕا. ئەم پاش ئەم هۆکارانە و مەشغوڵبوونی کۆمەڵی دادگەری بە تەشکیلاتەوە چووینە پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختی عێراق بە بەشداریمان لە 5 بازنە لە هەرێمی کوردستان. ئێمە لە کاتێکدا پاش تەواوبوونی پرۆسەی هەڵبژاردن و دەرکەوتنی نەتایجە بەرایەکان لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی جەماوەری کوردستان، دەنگدەرانی کاندیدەکانمان، خودی کاندیدەکانمان کە لە ماوەی مانگ و زیاتری پێشوودا زۆر ماندوو بوون، هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لێرەوە سوپاسیان دەکەین بە جوهد و ماندووبوونیان ئەزانی. پاش دەرکەوتنی نەتایجەکان لێرەوە ئێمە بە ناو کۆمەڵی دادگەریەوە و بە ناو ئەنجومەنی باڵا و سەرکردایەتیەوە ئەو نەتایجانە کە دەرکەوتووە خواستی ئێمە نەبوو و ئێمە نەمانتوانیەوەی لە بەرچاومان گرت سەرکەوین و بەدەستی بێنین. بۆیە لێرەوە وێرای هۆکارە دەرەکیەکان، هۆکارە زاتیەکان کە پەیوەستە بە ئێمەوە، ئێمە بە ناوی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتیەوە داوای لێبوردن لە هەموو کادر و ئەندامانمانەکەین کە نەمانتوانی ئەو سەرکەوتنەی لەبەر چاومان گرتو بوو بەدەستی بێنی. هەموو لایە دڵنیا دەکەینەوە کە سبەینی ئەنجومەنی باڵا کۆ دەبینەوە و ڕۆژانی پاشتر سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کۆ دەبێتەوە و ئێمە بە دەرەجە 1 ئەنجومەنی باڵا و پاشان سەرکردایەتی بەرپرسیارەتی ئەم دۆخەی کە ڕووی لە کۆمەڵی دادگەری کردووە هەڵدەگرین و بەڵێ نەدەین ئەوەی لە تواناماندا بێ ئەیگرینە بەر بۆ ئەوەی هەر لە سبەینەوە بڕیاری ئەوە بدەین خۆ ئامادەکەین بۆ پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کۆمەڵی دادگەری و پێشتر کۆمەڵی ئیسلامی زۆر قۆناغی سەختی لەم قۆناغانە بڕی. کۆمەڵی دادگەری زۆر پلان و پیلانی ناحەزانی پوچەل کردەوە بە فەزلی پەروەردگار و پاشان هیمەتی کادر و ئەندامانی. ڕۆژە ناڕەحەتەکانمان هەموو لە بیرە و واقع و دۆخی جارانی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامیمان لەبەرچاوە. ئێمە زۆر قۆناغی ناڕەحەتمان بڕی، ئینشاڵڵا ئەم قۆناغەیش ئەبڕین و هەموو کادر و ئەندامان، دڵسۆزان، ئیسلام خوازان، هەموو هەوادارانی کۆمەڵی دادگەری دڵنیا دەکەینەوە کە ئێمە بە بەرنامەیەکی نوێوە خۆ ئامادە دەکەین بۆ هەڵبژاردنەکانی کوردستان و بەرپرسیارەتی ئەو دۆخەی کە ئێستا تێیداین و نەمانتوانیوە ئەوەی لەبەر چاومان گرتووە بە دەستی بێنین، لەو ڕۆوە هەموو بەرپرسیارەتێک هەڵدەگرین و بەڵێ نەدەین ئەوەی پێمان بکرێ بۆ داهاتووی کۆمەڵی دادگەری ئەنجامی بدەین و لێرەوە دووبارە و سێبارە سوپاسی هەموو لایەک دەکەین ئۆرگانەکان، کادران، ئەندامان، دەنگدەران، کاندیدە بەڕێزەکان،
هەردوو خوشکی بەڕێز هەر سێ برامان و ئەوەیش دەبێت لە بەرچاوی بگرین کە ئێمە لە بەغدا نەبراوین واتە بەڵێ ئەوەی لە بەرچاومان گرتووە نەمانتوانیوە ئەو چەند کورسیە بەدەست بێنین بەڵام کورسیەکمان لە بەغدا هەیە وتوانیمان کاندیدێک سەر بخەین بەڵام ئەوە هەموو ئاواتی ئێمە نەبوو بەرامبەر بەوەی کە ئێمە زانین ئەندام و کادرانمان ناڕەحەتن وەش زانین هەوادارانمان دەنگدەرانمان بێتاقەتن لێرەوە بەڵێنیان نەدەینێ کە پشت بەخوای پەروەردگار ئەوەی لە توانامانە بێ لە قۆناغەکانی داهاتوودا دڵخۆشیانەکەین و بەرەو سەرکەوتن هەنگاوە نین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. بەڕێز محمەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان سواز بۆ پەیامەکەتان.